زخمیانە دەرکەنە شوێنێ مەگا حاجی پیرزادە گۆیارانە بەرە دۆشمەنەی سارە چ میزانەکەنە جەنگی هێنجازێ وەکەی شەکەل دەهات کورتەگەش وەترە بە ئەللا هەمەیار کورتەگەش وەترە بە ئەللا هەمەیار چارەکەن تۆ بۆ مەرێکی لەسەرا چارەکەن تۆ بۆ مەرێکی لەسەرا هەرچیکەی نارنجەکە جەمەی سەرا هەرچیکەی نارنجەکە جەمەی سەرا وا قوڵەی براسە منەندی هەمکەمە جازەکەی تۆ ئۆدی هیتی خۆ نیشە سێجەلا کۆسکی